بسم الله. من ناوم سۆران صدیق عەبدوڵڵایە، خەڵکی گوندی کانی ئەسکانن بناری سوورێن. لە 2001ەوە سەرقاڵی خوێندنی حوجرە و فەقێتی و ئەوانە بووم لە هەڵەبجەی شەهید و پاشان هاتمە سلێمانی و لە پاژەوەش چوومە کولەی شەریعە لە جامعی بەغداد، کولەی شەریعەم تەواو کردووە. پیشەی فەرمی من ئیمام و خەتیبم، بەڵام لەگەڵەوەدا پێم خۆش بوو کارێکە گونجاو بێ لەگەڵ پێشنوێژی و تارخوێنی ئەوانەدا هەم ڕێگر نەبێت لە مزگەوتەکە هەڵی بژێرم و ویشی لەسەرکەم. ئەوەش کە زیاتر بیرم لێ کردەوە چەند ساڵێک لەمە پێش کاری هەنگەوانی بوو، تقریباً 10 ساڵ لەمە پێش دەستمدایە کاری هەنگەوانی کە تا ئێستاش الحەمدوللا بەردەوام و هەنگەڵانم هەیە و هەنگ بەخێوەکەم بە شێوەیەکی هەوڵم داوە زانستی و گرنگی بە هەنگ و پەروەردەی هەنگ و بەرهەمهێنانی هەنگوینی سروشتی. لەگەڵەوەدا ئەوەی کە پێم باش بوو هەم نزیکە لەم کاری خۆمەوە کردنەوەی شوێن و جێگایەکی ئاوەهایە کە بەرهەمی خۆماڵی و هەنگوین و بەرهەمە سپیایەکان و شیرەمەنیەکان تێیدا عەرز بکەین، بە تایبەت لەم کات و ساتا کە وا هەستەکەین، ینی خەڵک زیاتر ئەگەڕێتەوە بۆ بەرهەمە خۆماڵیەکان، چکە بەرهەمە خۆماڵیەکان سوود و قازانجی تەندروستی زۆر باشی هەیە و دوورە و لەو زیانە خراپە و کوشندانەی کە بەڕاستی لە موادی کیمیاییەکان هەن، ئەوانەی کە بە تایبەتی موادی حافظەی تێدایە، چکە بەڕاستی شتانێکی زۆر کەم نەبێ، ئەویش دیارە کە کڕیار خۆی ئەزانێ هەر لە دوورەوە کە نیشانەدا ئەزانێ کە ئەمە ئەو شتانن کە موادی حافظەی تایە. ئەگە شتێکی کەم نەبێ زۆرینەی بابەتەکانی ئێمە کە لەم دوکانە عەرز کراون شتی خۆماڵین، بەرهەمی خۆماڵین و دوورن لە موادی حافظە، هەر بۆیە ماوەی بەسەرچوونیان زۆر خێرایە، بەتایبەتی بابەتە سپیایەکان شیرەمەنیەکان خێرا ترژ ئەبن، خێرا بەسەرچن، چکە هیچ موادێکی حافظە و موادێکی کیمیایی تێدا نییە. لەبەرەوە بیرم کردەوە ئەم کاتە وردە وردە خەڵک بۆ ئەم بەرهەمانە گەڕێتەوە، پێمان باش بوو لەگەڵ برای بەڕێزم مامۆستایی و ئەم شوێنە بکەینەوە و دەستکەین بە عەرزکردن و فرۆشتنی بەرهەمی خۆماڵی. بەنسبەت ڕاگررتنی هاوسەنگی لە نێوانی مزگەوت و کارەکەمدا بەڕاستی هەر یەکەم جاریش پێشەوەی دەستکەین بە ئیشەکە بیرم لەوە کردەوە، چکەوتمە ببن ئیشێک بێت بتوانم هەم گرنگی بە ئیشەکەم بەم کەم تەرخەمی تێدا نەکەم و گەڵێ پشتگوێی نەخەم، چکا بەڕاستی پێشگوێ خستنی هەر ئیشێک بەرەو فەوتان و ڕووخان و نەمانەچێ و لەلایەکی ترەوە کە لە پێشترە مزگەوتەکەیە. ئەم ئیشەش وەها بڕیارم لەسەردا کە من ئەگەر خۆم بێم بە فعلی بێمە ناو ئیشەکەەوە ئەبێ بەڕاستی بەیانیان ئەمە بەیانیان لە ساعات 6:30 دوکانمان کراوەیە، بەیانیان لە ساعات 6:30 هەتا 11:30 من لێرەم، هەندێک ڕۆژیش ئەکرێ لێرە نەبم، بەڵام هەندێک کات کە دێم ئیشەکەی من وەها دامناوە ها تەوزیعم کردووە لە ساعات 6:30 بەیانی ئەو ڕۆژانەی کە لێرە بوو دوکانەکەمەوە دێم بۆ دوکانکردنەوە هەتاوەکو 11:30 لە 11:30 ئیتر من کەس هەبێ لە جێی خۆم ئەسپەردەی ئەو یەکەم و بەجێ هێڵم بۆ ئەو کەسیش نەبێت دوکاندا ئاخەم ئاساییە، چکە مزگەوتەکەم پێ لە پێشتر و گرنگتر و لە پێویسترە، لەبەرەوە ئابم شێوە هەڵم داوە تەوازن و هاوسەنگیەک ڕاگرم لە نێوانی ئیشەکەم. إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بەرهەمە شیرەمەنیەکان یاخود بەرهەمە سپیایەکان هەندێک جار گۆڕانکاری بەسەر نرخ و سعرەکەی دادێ پەیوەندی بە کات و ساتەوە هەیە، عادەتەن لە دوای ئەوەی تر لە دوای مانگی 12 وردە وردە شیری خۆماڵی و بەرهەمی خۆماڵی لە زیادبوونایە هەتاوەکو مانگی 6. لە دوایەوە کە دنیا گەرمەکاویتر گیابەرە و وشکبوون و بەپوشبوون ئەڕوات بەرهەمە خۆماڵیەکان کەمە بنەوە. لەم کاتیشە ئەگەر خاوەنی چۆنەڵێ ئەو کێڵگە ئاژەڵیەکان ئەوانەی خاوەنی ئاژەڵ و مەسەلەن ئەوانن پێویستەکە تەوازنێک لە نێوانی ئەمان ڕاگرن، چکە بە هەر یەک بە یەک سعر بفرۆشن ڕەنگە وگەڵێ ئیسفادەیەکی وهای لێ نەکەن یا کوردەواری لە قازانج سەری مایە بخوا. لەبەرەوە لەم کاتانە بێگومان بەرهەمە خۆماڵیەکان کە زۆرن سعریان کەمێکدا ئابەزێ، لەو کاتی کە بەرهەمە خۆماڵیەکان کەمە بنەوە بە ناچاری
خاوەنی کێڵگەکان و ئەوانی کەەوە ئاژەڵ و مەڕووماڵات و مانگا و ئەوانیان هەیە کەمێک بەرهەمەکان بەرزەکەنەوە سعر و نرخەکەی لەسەر ئێمەش ئەو تەسیر و هینە هەیە و دوجاریش بۆ ناو خەڵک و کۆمەلگا ئەو کاریگەری هەیە. والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين. طبعا دوایەوەی کە دوکان بەجێ هێڵەموو لەبەر مزگەوت و نوێژ و جەماعەت و ئیمامەت ئەگەڕێمەوە بۆ مزگەوت بۆ منێ لە کاتێکی و ئێستاتر کاتی جەماعەت وان نزیک بووتەوە دێمەوە بەلای نوێژ و جەماعەت و ئیمامەتی خۆمەوە چکەوەک بەس پێشتر باسم کرد ئیمامەتی و جەماعەت و مزگەوتەکە لە پێش کارەکەمەوە بەڕاستی هەمووان ئەمە باوەڕ و قەنەعەتمان بێ یعنی بە ئیش بڵین نوێژ و جەماعەتمان هەیە نەگەوەی بە نوێژەکەمان بڵین ئیش و کارمان هەیە لەبەرەوە ئەمە زۆر گرنگە هەمومان بیکەینە بەرنامەی ژیان ئەو چەند دقیقەیە زۆر نییە بەڕاستی کەس بەهۆی وەلانانی ئیشەکەی و ڕووکردنە مزگەوت و نوێژ و جەماعەت پرۆژەکەی ناوەستێ بازرگانیەکەی شکست ناهێنێ حەقوایە هەمومان بەڕاستی بەو جۆرە بین لەبەر نوێژ و جەماعەت و ئیمامەتیەکە و لەبەر عیبادەت و بەندایەتیەکە بۆ ئەڵڵا کاروبارەکەمان کەمێک بوەستین ناڵین وازی لێبێن بەڵام کەمێک ڕای بگرین بیوەستێنین و گرنگی بە نوێژ و جەماعەتەکانمان بدەین. ئێستا بۆ نمونە من کاتێکە زانیمی تر کاتی نوێژ و جەماعەتە دوکان و ئیش و کارەکەم بەجێ هێشت و هاتم بۆ مزگەوت کە ئێرە مزگەوتی حاجی عەباس بارایی و من ئیمامەتم لێرێ و هاتووم بۆ نوێژ و ئیمامەتی خۆم. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث.